لەو وادەی کە چاوەڕێ دەکرات بۆ بەرەو پێشچوونی زیاتری هەژماری من زۆر زووتر کارەکانی بەرەو پێشەوە چوو و دەبینین ڕۆژ لە دوای ڕۆژیش کارەکانی هەژماری من و ئەو بانکانەی کە پەیوەستن بە پرۆژەکەەوە تا دێت بەرەو پێشترەچێت و کارەکانی خێراتر و خێراتر بەڕێواچێت. ئێستای دی وادەی ئەوەیە کە بزانین ئەو خزمەتگوزاریە بانکیانەی کە پێشکەشەکرێ بە هاوڵاتیان بە بەشداربووانی هەژماری من کامانن. بۆ مەبەستە و تەواوی وردەکاری لەسەر ئەو خزمەتگوزاریانەی کە خزمەتگوزاری دیجیتاڵین هاوڵاتیە توانێت سوودمەند بێ لی بێگومان لە ڕێگەی ئەو بانکەی کە هەڵی بژاردووە لە ناو پرۆژەی هەژماری مندا. ئێمە میوانداری بەڕێز ئیسا بابلیمان کردووە کە بەرپرسی پرۆسەی دیجیتاڵەکانی بانکی جیهانە کە بێگومان بانکی جیهانی ژێکێکە لەو بانکانەی کە هەرزوو بەشداری لە پرۆژەی هەژماری مندا کرد. بەڕێز ئیسا بەخێر هاتی ئەم کاتت باش، خۆشحاڵین کە ئەمڕۆژ لێرەی بۆی کە هەندێک زانیاری ورتر و خێراترمان پێ بدەی لەسەر ئەو سیستمە دیجیتاڵی کە ئێستا بانکی جیهان لە ڕێگەی پرۆژەی هەژماری منەوە پێشکەشیەکە. جا پێمان بڵێ ئێستا ئایا کارەکانی هەژماری من لە بانکەکەتان لە چ ئاستێکدایەوە لە چ قۆناغێکدایە؟ سڵاو لە کەناڵی کوردستان 24 دەکەم بۆ ئەم میوانداریە لەبارەی هەژماری منەوە. وەکو هەمومان دەزانینکەوە جیهانیش بەشێکە لە پرۆژەی هەژماری من. هەرێمی کوردستان بێگومان دابش بۆتە سەر چەند پارێزگایەکی جیاواز، هەولێر و دەوروبەری، دواتر سلێمانی و دواتر دوهۆک هەیە. بێگومان لەبارەی هەولێر و دەوروبەری هەمووی تەواو بووە، نزیکەی هەمویان تۆمار کراون. ئێستا پرۆسەکە بەردەوامە و نزیکەی زیاتر لە 85 سرافە هەیە. هەموو ئەمانە لە هەولێرن و لە دەوروبەریش بێگومان هەند دەتوانن لەوێ پارەکان پارە ڕابچێشرێت و ئێستا پرۆسەکە بەردەوامەواتە هەولێر دەتوانین بەشێوەشی گشتی بڵێنەوە بووە. لەبارەی دهۆک و سلێمانیش پرۆسەی تۆمارکردن دەستی پێکردەوە، ماوەیەکی زۆرە دەستی پێک کردووە. هەموو ئەمانە لە سیستەمی بانکی تۆمار دەکرێن و تەنانەت ئەوانەی کەوا سوودمەند بوون کارتەکانمان پێداون بۆ بەکارهێنانیان لە پرۆژەکانیان. هاوکات ئێستا هەوڵی ئەوە دەینکەوە کۆمەڵێک شوێنی دراوگۆڕینەوە بکەین لە سلێمانیش بە هەمان شێوە. ئێوە هەر بەردەوامن لە تۆمارکردن یاخود بەشداربووانی پرۆژەی هەژماری من. ئێستا ئەو خزمەتگوزاریانە چییە کە لە ڕێگەی بانکەکەی ئێوە لە ناو هەژماری مندا پێشکەش بە بەشداربووانەکرێت؟ باشە، چەندین خزمەتگوزاری جیاوازمان هەیە. بۆ نمونە ئەوانەی کەوا سوودمەند دەبن لە سەرتا دەتوانم بڵێم هەژمارێکی بانکی و دەکاتەوە. هاوکات دەتوانێت لە ڕێگەی ئەلکترۆنیەوە دەتوانێت لە ڕێگەی ئەپلیکیشنەکەەوە هەموو جۆرە ئاڵوگۆڕی و حواڵەی پارە بکات. هاوکات پێشوازی لە دەرەوە پێشوازی لە پارە بکات، پارەی بۆ بنێردرێت. هەموو ئەم خزمەتگوزاریانە هەن لە ڕێگەی کارتی بانکیەوە دەتوانێت ئەمە بکرێت. هاوکات دەتوانێت لە ناوخۆی عێراق و لە دەرەوەی عێراق کاڵا بکرێت. بێگومان ئامارێکیشمان لەدەستدایە تا ئێستا ئەوانەی کەوا سوودمەند بوون و هاتوونەتە هەژماری من نێو پرۆژەی هەژماری من زیاتر 150 ئەوانەی هەمویان لە ڕێگەی ئینتەرنێتەوە کارەکانیان بەڕێوە دەبن. هاوکات توانیویانە کالیکێکی باش بکەن لەم بارەیەوە. زۆر پرسیاریەوە کات کە کی بتوانن لە ڕێگەی بانکەکەتانەوە کە بەشداربووی هەژماری منە توانێت سلفەی ئەقار وەرگراوەتە، سلفەی خانوبەرە، سلفەی زەواج یاخود هەر سلفەیەک پێشینەیەکی دیکە بێ بۆ کڕینی پێویستیەکان بووی دەسەبەر بێ یاخود بتوانێت دەست پێ بکات. لە سەرەتادا ئەوانەی کەوا لە پرۆژەی هەژماری من سوودمەند بوونە دەتوانن داواکاریەک پێشکەش بکەن بۆ پارە وەرگرتن. هەموو پارە وەرگرتنی ئەوانەی کەوا پێشکەش دەکرێن ئالیەتێکی تایبەت بەخۆی هەیە
بە جۆرەی ئەو ڕێکارە یاساییانە و هاوکات بە جۆرەی پێوەرەکانی بانکی ناوەندی عراقی و لە هەمان کاتژە بانکی جیهان دەبێت ئەوانەی کەوا داواکاری پێشکەش دەکرێت بۆ وەرگرتنی سلفە یان هەر شتێک بۆ شتێکی دیکە پێویستە دەبێت لایەن بانکەوە دڵنیای پێ بدرێتەوە بۆ ئەوەی بتوانێت پارەکە وەربگرێت. هیچ کێشەیەک دروست بووە لە ئەو خزمەت گوزاریە دیجیتاڵیانەی کە هەیە؟ لە چ بوارێکەوە بەنمونە لە موچە لە سەرەتا با بڵێن یاخود لە خزمەت گوزارێکی بانکی کە هاوڵاتیەک بەشداربوویەک لە بانکی جیهان بیەوێت لە ڕێگەی کارتەکەیەوە کارێ بکات پێداویستیە بکڕێ بە ئۆنلاین ئەمانە هیچ کێشەیەکی تیا بە یاخود ئاسانکاری تەواوکراوە؟ نا بە پێچاوانەوە ئێمە باس دۆ بکەین کاتێک مانجی ڕابردوو فەرمانبەران موچەی خۆیان ڕادەکێشە نزیکەی زۆربەی هەرە زۆری ئەوانەی کەوا لە هەژماری مندان لە ڕێگەی ئەو تۆڕێکەوە دامان ناوە دەتوانن لە پرۆژەی هەژماری منەوە لە 3 ڕۆژدا بە شێوەیەکی بەردەوام پارە ڕاکێشراوە کە ئەمە لە ڕووی ئاستی پرۆژەکەەوە بێگومان لە ڕووی ئاستی تا کەسیشەوە شتێکی وەها ڕوویداوە لەوانەیە هەندێک شتڕوودا ئەوانش لۆجستین بۆ نمونە ئەوانەی لە دەرەوەن دەیەوێ بازار بکە بچێتە بازار شت بکرێ لەوانەیە هەندێک جار ڕوبەڕووی کێشەی هونەری دەبێتەوە بە تایبەتی ئەوە پێیوەستە بەو کەسێکەوە چۆن بەکاردێنێ بەڵام دەتوانم بڵێم لە ڕووی ئەوەوە هەڵەکە لە ئێمەوە نیە لای خۆیەوە زۆرجار ڕووی دەدا هاوکات لە بانکی جیهان هەموو ئەوانەی کەوە ئەو کارتانێکەوە لە هەژماری مندان لە ناو عێراق بەکاردێنرێن بەبێ هیچ کێشەیەک بەشداروێک لە هەژماری من لە ڕێگەی بانکەکەتانەوە داوای ڤیزا بکات هیچ کێشەیەکی بۆ دروست نابێت ئەتوانێت بەکاری بێنێت ئەتوانێت پاڵپشتی بکات؟ بەڵێ بگومان ڤیزا کارت کارتی شارمان هەیە بە شێوەیەکی گشتی هاوکە دوو جۆرن ئەگەر بێت و بابەتمان ڤیزە کارتی تایبەت بێ ئەوە مشتریەکەمان دێ داواکاریەک پێشکەش دەکا ئەو دەتوانێت لەم ڕێگەیەوە ماستر کارتیش بەدەست بێنێت داواکارێک دەنووسی بێگومان کەوا دەیەوێت کڕێدی کارتێک ماستەرێکی هەبێ بۆ نمونە بە سلفەی 5 ملیۆن دیناریان 10 ملیۆن دینار ئەم کەسە داواکاریەکە پێشکەش دەکات و جارە شیریکە دەتوانێت کارتەکەی بۆ دەرچێت. تەواوی ئەو خزمەت گوزاریانە بەردەست بوو بۆ بەشدار بووەکانتان پێویست بە هیچ شتێکی دیکە کات یا تەنها ئەوەندە بەسەکە کارتی هەژماری منی هەبێت لە بانکی جیهان بتوانێت کە پاڵپشتێکی باش بێت بۆی کە سلفەی ئەقار وەربگرێ یاخود هەر پێشینەیەکی دیکە کە وەربگرێ بۆ پێداویستەکانی. بەڵێ بگومان هەر مشتریەک کەوا دێتە بانکی جیهان و سەردانمان دەکات دەتوانێت داواکاری پێشکات بۆ کارت بۆ سلفەی عقاری یان بۆ کڕینی ئۆتۆمبیل یان هەر کاڵایەکی دیکە بە تایبەتی لەبارەی جیهان چەندین کاڵای هەیە بۆ ئەوەی خەڵک بیکڕێ. سابابلی بەرپرسی پرۆسەی دیجیتاڵەکانی بانکی جیهان لەگەڵمان بوو سپاس بۆ بەڕێستان بەخێر هاتن.